ئارام لەسەر هەر شتێک بگرین ناتوانین لە بەرامبەر بێڕێزیکردن بە دینی ئیسلام بیا دەنگ بین. کۆمەڵێک مامۆسایانی شاری هەولێر بەم دوروشمەوە هاتوونەتە بەردەم پەرلەمانی کوردستان بۆی ئیتر بێڕێزیکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام ڕابگیرێت. حاجیمان نەبووە و لە وڵاتانی دنیاش حەج نەبووە. ماوەیە کە هەندێک لە وەزیر و پەرلەمانتار و سیاسەتمەداران هەستی موسڵمانان بریندار دەکەن و بێڕێزی بەرامبەر پیرۆزی و دروشمەکانی ئیسلام و موسڵمانان دەکەن. ئەوەش نیگەرانیەکی زۆری لای خەڵک و مامۆستایانی ئاینی دروست کردووە بەتایبەت کە خەریکە دەبێتە دیاردا. لە کاتێکدا ئێمە لە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیرانی دارایی و سیاسی قوڵدا تێدەپەڕین. خەڵک لە ژیان و گوزەرانێکی خراپ گوزەر دەکات و موچەی پێنەدراوە. لە بڕی ئەوەی پەرلەمان و ئەندامانی هەوڵی ئارامکردنەوەی دەرونی شلەزیاوی کۆمەلگا بدەن، ماوەیە کە هەندێک لە وەزیر و پەرلەمانتار و بەرپرسی سیاسی و حیزبی هەستی موسڵمانان بریندار دەکەن و بێڕێزی بەرامبەر دوروشمەکانی ئیسلام و موسڵمانان دەکەن. ئەمەش نیگەرانی زۆری لای خەڵک دروست کردووە خەریکە ببێتە دیاردە. ئەمەش لەلایەن موسڵمانانەوە بە هیچ شێوازێک جێگای قبولکردن نییە. بێگومان ناچارین ڕێگای شەرعی و یاسایی و مەدەنی تر بگرینە بەر تا دەگاتە سکاڵاکردن لە دادگای فیدرالی عێراق، چونکە سازش و ئارامی لەسەر هەر شتێک بگرین ناتوانین لە بەرامبەر بێڕێزیکردن بە ئیسلام و دروشمەکانی بێدەنگ بین. مامۆسایانی ئاینی بە تەواوەتی لەم دۆخەی هەرێمی کوردستان ناڕازین و پێیان وایە گەندەڵیەکانی حکوومەتی هەرێم گەیشتووە بە ئاقارێک کە خۆشیاندانی پێدادەنێن، بەڵام هەندێک پەرلەمانتار خەریکن دەستی چەوری خۆیان بە ئیسلام دەستڕن. بە 100 ساڵی جە حکوومەتە ساحبی ئەو ئەندام پەرلەمانانە بیناتوانی ڕوبعی سەدەمی ئیمامی عوسمانیش بکە. ئەو خەڵکی ئێستا لەو پڕی قەیران وەزعێکی ناخۆشدا دەژی، بێ موچەیی، بێ معاشی، وەزعی نەداری خەڵکی، بێ ئیش و کار، بە هەموو شتێک ڕازی وە سەر ڕای ئەوەی بێن خەلیفەکانی ئیسلام کە موسڵمانان خۆشیان دێ و خۆیان بە شوێن کەوتەی ئەواندا دەزانن بێن ئەوان لە کەدارکەم بڕێن گەندەڵی لەوان دەستی پێکردیان. ناوەڵە گەندەڵی لەنگۆ ڕادەستی پێکردیا، گەندەڵی لەو کەسانە دەستی پێکردیا کەوا موچەی خەڵک دەخۆن، مەعاشە بن، نەفەدە دزن، کۆمەڵی گەندەڵی دەکەن، هەموو خەڵک دەزانی پێیان دەڵێ کە ئەوانە گەندەڵکارن. گەندەڵیش بەو معنایە زۆر ڕاشکاوانە پێیان دەڵێ یعنی دزی لە ملەتەکەن، دزی لە کەسی کەم دەرامەت دەکەن. بەس تێپەڕینن لە دین لە ئەخلاق کوردایەتیان نەما، هیچ کوردایەتی نەما، چۆن لە عەقیدە بووینە عەلمانی لە کوردایەتیش یان لە کوردایەتیش نەماینە. ئەگە کوردایەتیان هەبای ئەویان ناکرد، تا کورد نینە و لێیان بەرینە خدا تۆڕێ ئەو ملەتیان لێ بکاتەوە ئەگەر تۆ بینە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو ملەتی کورد ملەتێکی موسڵمان ناڕازیە، زۆر بێتاقەتە، زۆر بێزارە لەو هەموو زوڵمە نادادپەروەریە، ئەو هەموو ناعەدالەتیە، ئەو هەموو زوڵمەی دەکرێ بەرامبەر بە عەقیدەی موسڵمانان، بەرامبەر ببیر و باوڕی موسڵمان، بەرامبەر بە داهاتی ئەو گەل و وڵات و خاک و نیشتیمانە، بەرامبەر بە خاک و خەڵکی خۆمان، بەرامبەر بە دەیان خەڵکی زیندانی و سجن کراوی وڵات و نیشتیمانی ئێمە کە ئێستاکانە لە کونجی زیندانەکانە کڕۆنە دەیان کوژێ و بێدەنگن بەرامبەریان. ئەمە هەمووی زوڵم مستەمیەکە. ئێمە دەمانەوێت دیفاع لە دوو شت بکەین. یەکەم لە مەظلومیەتی ئیمامی عوسمان کە بوختانی بۆ کراوە، تاوانی بۆ هەڵبەستراوە کە گەندەڵی لە سەردەمی ئەوە دەستی پێکردووە. ئەمڕۆ گەندەڵی بۆتە تەوقێکی ئاستینی گەورە لە گەروی ئەم حکومەتە ئێمەیە و ئەم وڵات و نیشتیمانە ئێمەیە بە ئیعترافی گەورەکانی خۆیان لەسەریە لە بۆ خواریە. بەپێی کۆتا ئامار خەڵکی هەرێمی کوردستان لە 95 موسڵمانە و پابەندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە، بەڵام ماوەیەکە و بە تایبەت لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین لەلایەن وەزیر و پەرلەمانتاران و حیزبانی دەسەڵاتەوە بێڕێزی و قسەی نەشیە و بە ئاینی پیرۆزی ئیسلام و ڕموزەکانیەوە دەکرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.